ئەمڕۆ ساڵێک تێدەپەڕێت بە سەر سوێندخواردنی ئەنجامانی پەرلەمانی عێراق و هەڵبژاردننی سەرۆکی پەرلەمان و جێگرەکانی دوای یەک ساڵی پڕ ململانێ و کەشمەکەش لە نێوان لایەنە سیاسیەکان لە دوای هەڵبژاردنەکانی 10 ئۆکتۆبری 2021ەوە تا 2022 دواتریش تا ئێستا و کێشەیە لە نێو ماڵی شیعە هەر بەردەوامە. چەند جارێک پەرلەمانی عێراق کۆبۆتەوە، چەند جار هەوڵی پاکخستنی کۆبوونەوەکانی دراوە و ئاڵۆزیەکان لە ناوچەی سەوز بەغدا و لە نێو هۆڵی بارگای پەرلەمانیشەوە بە تایبەتی کە خۆپیشاندەران توانیان بۆ ماوەی کۆنتڕۆلی بکەن. هەموو ئەمانەوەی کردووە کە کۆمەڵێک پرۆژە یاسای گرنگ و پرسی گرنگ کە لە پەرلەمانەوە پێویستە باسی لێوە بکرێت دوا خراپێت. من زیاتر قسە دەکەم سەبارەت بە هەوڵەکانی پەرلەمانی عێراق یەکگرتووی لایەنە کوردیەکان و پرسە گرنگانی کە پێویستە لە پەرلەمانەوە باسی لێوە بکرێت. بەڕێز شێروان دووبەردانی ئەنجامی پەرلەمانی عێراق لە ستۆدیۆ لەگەڵما. زۆر بەخێر بێت. ساڵێک تێدەپەڕێت بە سەر سوێندخواردنی ئەندامانی پەرلەمان و هەڵبژاردننی و دەستە سەرۆکایەتی کە هەیە لە ماوەی ئەو یەک ساڵەدا پەرلەمان کۆمەڵێک ئاڵۆزی و قەیرانی زۆر سەختی تێپەڕاندووە. چۆن دەبینن کارەکانی پەرلەمان لەو یەک ساڵەدا؟ توانیوەتی بەرکی خۆی هەستێت؟ بەڵێ زۆر سوپاس بۆ میوانداری. بە تاکید دوای نوێیەکە سوندی یاسای پەرلەمان دوو پرۆژە یاسەکە لە پەرلەمان پەسەند کریا لەو ساڵی ڕابردوو کە لەکیان تەجریمی تەطبیعی گەل ئیسرائیل و دووەژی پرۆژەی یاسای ئاسایشی خۆراک کە پەسەندمان کردەوە. دیکە زیاتر پرۆژەکان خوێندنی یەکەم دوانەمان تەواو کردیە. چەندین ململانی و کێشە بینی لایانی سیاسی بە تایبەت دوای ئەو هاوپەیمانی کە دروست کریا لای ڕەوتی سەدر و پارتی و سەروەری کە دوای نەوەتانی دانیشتنی یاسای تەواویست بۆ سەر و کۆمار بکرێت و دوای هەڵوەشانەوەی کێشانەوەی ڕەوتی سەدر لە پەرلەمان و دوای ئەو ڕێکەوتونێکە کریابنی ئیداری دەوڵە با دەبینین کە لەو ساڵی دوانە کە فەسی تەشریعی یەکەم کە بتوانین یەکەم پرۆژەی گرنگە پرۆژەی بودجەی 2023 و بە تاکید کە وەکو هەرێمی کوردستان وەکو ماوی هەرێم ڕێکەوتون بینی شاندی هەرێم و بەغدا. پرۆژەی دووەم یاسای گرنگە هەڵبژاردننی ئەنجومەی پارێزگەکان کە بریار دریایە لە ڕێکەوتنەکەی کە لە خاڵەکانی واژوو کرایلانی سیاسی کە بکرێت و دەگەل نەوت و غاز ئەوەش زۆر گرنگە بۆ هەرێمی کوردستان کە لەو کاتەی دانریا 6 مانگ لە ڕێکەوتنەکەی ئیداری دەوڵە کرایە کە پەسەند بکرێت لە هۆلی پەرلەمان. تەحەدیاتێک زۆرە لە بەرامبەر فراکسیۆنە کوردستانیەکان و بە تایبەت پارتی لە دانیشتنی کە دێت کە یاسای بودجەیە و نەوت و غازە یاسای هەڵبژاردننی پارێزگەکانە ئەوان هەموو تەحەدی زۆر گەورەی لای کورد. ئەگەر لەبارەی پرۆژە یاسای بودجەی 2023 بپرسم لەبەرەوەی چاڕوانیەکان زۆرن بۆی کە کەی پرۆژەکە دەچێتە پەرلەمان کارەکانی تەواو بووە؟ ئایا ڕێککەوتون لەسەر پشکی هەرێمی کوردستان دانوستانی شاندی هەرێم لەگەڵ بەغدا کاریگەری لەسەر ئەم بابەتە هەبووە؟ نەخێروا دیارێسە کێشە بەردەوامە بینی هەرێم و بەغدا. سەرەکیەکە چییە؟ وەڵا کێشە سەرەکیەکە بۆ خۆی مەسەلەی ئەو بریارەی دادگایی فدرالی عێراق کە بریاریدا دژی هەرێمی کوردستان نەناردنی ئەو 400 ملیارە بۆ هەرێمی کوردستان کە وازیری دارایی عێراق واژوو ناکرد کە هەناردوای واژووکردنی و دەنگدانی لەسەر ئەنجومەنی وەزیرانی عێراق لەسەر هەناردنی ئەو 400 ملیارە. تەمان ئەوش دەبتۆ یەک لە کێشەکانی کەمە لە شاندی هەرێمی کوردستان و ڕۆژانەی دابێت سەردانی بەغدا بکەن و گفتوگۆ دەگەل لایانی بەغدا بکرێت. مەسەلەی پرۆژەی یاسای بودجە وا دیارە کەفتە دوای مانگی دوو یعنی بۆ 15 زیاتر کەمتر لەبەر چاوڕێنە سەردانی محەممەد شیع سوودانی لە بۆ ئەمریکا و دوای بگەڕێتەوە و لەگەڵ شاندی حکوومەت وەزیری دارایی و دەگەل محەممەد شیع سوودانی گفتوگۆ دەگەل لایان بکرێت سندوق نەقد دووەلی سندوقی بەنگی دووەلی ئەوان هەموو کێشانە هەیە. هەندێک مەرج هەیە لایانی ئەوانە کە لەسەر وەزارەتی دارایی لەسەر حکوومەتی عێراق جێبەجێ بکرێت. وا دیارە لەو ماوەیە زەحمەتە بودجەی 2023 عێراق بێت بۆ پەرلەمان. باشە سەردانێکی سوودانی پەیوەندی بەم بابەتە ناوخۆیانەی پەرلەمانەوە هەیە بابەتە ناوخۆیەکانی عێراقەوە هەیە پرسی بودجە بانکی فدراڵی بەرزبوونەوەی بەهای دۆلار بەرامبەر بە دیناری عێراقی چی لە خۆی دەگرێتەوە سەردانەکە پەیوەندی بە پەسەندکردنی بودجە و ناردنی بۆ پەرلەمان؟ بەڵێ بە تاکید یعنی پەرلەمان ڕێکەوتونە لە لایانی سیاسی حزبانی سیاسی هەموو فراکسیۆن سەربەلانی سیاسیە. ئەمریکا زەختی زۆر هەیە لەسەر محەممەد شیع سوودانی لەسەرداری مەسەلەی کێشەی قەچاکردنی دۆلار لە بۆ ئیران و لەبەر هەندێک وڵاتەکان ئەوانە یەک لە
کێشەکانی کە بەرزبوونی دۆلارە لە عێراق کە دوای کۆنتترۆلکردنی هەندێک لایانی ئەمریکا لەسەر بەسەلەی هەناردنی ئەو قەچاقی کە دەکرێت لەسەر هەناردنی دۆلار و کورن فرۆتن لەسەر دلار دەکرێت لەوانە هەم ئەو کێشانە بە تاکید تەسری لەسەر بودجەی 2023 هەیە مەسەلەی نرخی دۆلار نرخی نەود لەناو بودجێ 2023 هەمە شتێکیان نەکرێتەوە دیارەوان وزارتی دارایی ئیشارەتان پێدای حتا دوای مانگ سێ ئەگەم بتوانین وەکو پەرلەمان دەنگ لەسەر بودجێ 2023 بدەین ئەمە ئەومان گرنگە کە هەرێمی کوردستان و بەغدا ڕێککەوتن لەسەر بودجەی هەرێمی کوردستان. باشە بەڵام لە کۆتاییدا گەر بە کورتی وەڵام بدەیتەوە لەبارەی کشانەوەی سەدر لە پەرلەمان چاودێرانی دۆخی عێراق دەڵێن لەگەڵ پەسەندکردنی یاسای بودجە و هەمواری یاسای هەڵبژاردنەکان سەدر ئەگەری هەیە جارێکی دیکە بگەڕێتەوە بۆ گۆڕەپانی سیاسی ئەمە ڕاستە؟ ئەمەش ینی لە وەکو بەغدا گوێمەڵێ دەبیت کە دوای پەسەندکردنی بودجە سەدر ڕوتی سەدر چاوی لێ کە شەقامەکە جمەجۆ بکات و بێتەوە سەر شەقام و زەختێک لەسەر ئەلوەشانەوەی حکومەت بکات و ئەوەش وا بزانم دوورە لە واقع حکومەتی چاوڕێنە لەسەر پرۆژەی هەڵبژاردننی پەرلەمان و ئەنجومەن پارێزگەکان کە خۆیان ئامادەکەن و بەشدار بن لەسەر هەڵبژاردنەکان. زۆر باشە بەڕێز شێروان دووبەردانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق زۆر سپاس لە کوردستان 24 لەگەڵمان بووی سپاس.